وەکو ئاگدارن ئێستا ڤایرۆسی کۆڕۆنا بەداخەوە لە جیهان بەگشتی وە بەم دوایەش لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان تەشەنەی کردووە و مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە لە ئێستاشدا کە بەشێک لە قۆناغەکانی خوێندن بەهۆی ئەم بارودۆخی ڤایرۆسا بەڕاستی خوێندنیان کۆتایی پێهێنرا و دەرچوون چوونە قۆناغی دەرچوونەوە بەڵام بەشێکی تر لە قۆناغەکان لە ناوەندە جیاجیەکانی خوێندن تاقیکردنەوەیان لە پێشە و ئێمە لە بەیانی کە ڕۆژ یەکشەمە ئاکات تاقیکردنەوەی قۆناغی کۆتایی پەی مانگا پەروەردەیەکانمان لە پێشە کە دەکرێت بڵێم ئەمە مەترسی لەسەر ژیانی هەم خوێندکارەکان دروستەکە هەم لە ڕێی ئەوانەوە دەکرێت مەترسی لەسەر ژیانی کۆی کۆمەلگا دروست بێ بۆیە ئێمە وەکو مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و بۆردی ڕێکخراوە جەماوەریەکان بە پشتیوانی بەڕێز لێپرسراوی مەکتەب هەواڵ دکتۆر میران و بە هاوکاری پشتیوانی دەستگای مرۆیی مام هەڵساوین بە دابینکردنی کۆمەڵێک پێداویستی خۆپارێزی بۆ ئەو خوێندکارانە لە ئەوەندەی پێمان کرا بێ حد ئیمکان بۆ زۆرترین ڕێژەی مامۆستا و خوێندکار لە پەی مانگا پەروەردەیەکان بۆ ئەوی بتوانین کە کارێک بکەین گیانی خوێندکارەکانیش پارێزراو بێەوە لەوێشەوە سەلامەتی بۆ گیانی ئەوان و بۆ گیانی کۆمەلگا وەک دەزانین کە سبەینێ یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی پەیمانگاکانە ئەمڕۆ دەستگای مرۆیی مام بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە دیموکرات بۆردی ڕێکخراوە دیموکراتیەکان لە درێژە پێدانی پاڵپشتیکردنی کەرتی تەندروستی دەستگای مرۆیی مام هەڵساوین بە دابینکردنی ماسک و دەستکێش بۆ خوێندکاران و بۆ مامۆستایان بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە دیموکراتیەکان بە هیوای ئەوەی سەلامەتی بۆ هەموو خوێندکارانمان و پارێزراو بن و سەرکەوتوو بن لە تاقیکردنەوەکانیان یەکێکە لە هەرە هەڵمەتە گرنگەکان بۆی چکە زۆرێک لە خوێندکارەکان لەوانەیە کولفە و توانایی نەبێ هەموو ڕۆژێک بتوانێت پێداویستێت تەندروستی و سەلامەتیەکانی دابینکە دیارە بە دەستخۆشیەوە لەلایەن بەڕێزان مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و بۆردی جەماوەریەکان کە تواندراوە سەرجەم پێداویستەکانی تاقیکردنەوەکانی پێداویستە سەلامەتیەکانی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی خوێندکارانی پەیمانگاکان دابین بکرێت دیارە خۆی لە خۆیدا هەڵمەتێک لە شێوەی پاراستنی مرۆڤ و بۆ ژیانی مرۆڤایەتیدا گرنگ بێت جێگای دەستخۆش الو جان